لەسەر پیسبوونی ئاوی خواردنەوە بە شێوەیەکی گشتی ئاوی قەزای چۆمان کە دەزانین ماوەی چەند ساڵێکە ئەم گرفتەیان هەیە بەڵام تا ئێستا چارەسەر نەبووە بەپێی ئەو زانیارێنی کە بەدەست من گەشتووە لە لایەنی پەیوەندیدار لە قەزای چۆمان باز لەوە دەکرێت لە کاتی هاتنی وەرزی گەرمادا لە کاتی توانەوەی بەفری ناوچە شاخاویەکان لەو ناوچانەدا ئاوی ئەو ناوچانە لەگەڵ خۆڵ تێکەڵ دەبێت و دواتر تێکەڵ بە سەرچاوی ئاوی خواردنەوەی ماڵان دەبێت. دیارە تا ئێستاش ئەم گرفتە چارەسەر نکراوە بەڵام وەکو لایەنی پەیوەندیدار دەڵێت گرفتەکە کاتیە ئەوان هەوڵیان داوە تا ئێستا و لەم ئانوساتەیە و تا ئەم کاتە بتوانن ئەم کێشەیە چارەسەر بکەن لە ئێستادا ئاوی ماڵان خاوێنە. من بۆ زانیاری زیاتر لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەمدا دەکەم. میوانەکەم بەڕێز دۆزک باڵەیە کە بەڕێزیان چالاکوان و ژینگە پارێزن و ڕاستەخۆ بەڕێگەی سکایپ لە چۆمانەوە میوانی منن. کاک زۆسک سپاس بۆ ئامادەبوونت. ئەم کێشەیە چیە لە چۆمان بۆچی ئاوی خاوێن نییە؟ بەڵێ سلااو لە ئێوە سلااو لە بینەرانی کورسات نیوز. بەڵێ ئەوەی کە باس کرد بەشێک لەو قسانێک کە باس کرد ڕاستە و ئەمەوێ باسی سەرەتای دروستبوونی ئەو پرۆژەیە بکەم. پرۆژەی ئاوی خواردنەوە لە قەزای چۆمان لە ساڵی 2006 لەسەر ئەرکی هاوپەیمانان جێبەجێکرا بە گوژمەی 4 میلیۆن دلار. پرۆژەکە لە هاوینەهواری تافگەی پڕژەیە کە ناوچەیەکی هاوینەهوارە و ئاوێکی سازگاری بەبەردەوامی هەیە. ئاوەکە لەوێن دەرێت لە بەتایبەت لە وەرزەکانی هاوین ئاوێکی خێشەیە بەڵام لە وەرزەکانی بەهاردا و لە وەرزەکانی زستاندا لە کاتی توانەوەی بەفر و هاتنەوە خوارەوەی ڕنووی بەفر ئەم پرۆژەیە کێشەی بەبەردەوامی بۆ دروستە بێ. یعنی بەگشتی ماوەی 16 ساڵە بێ هەموو ساڵێک لە وەرزی بەهار و لە وەرزی زستاناندا کە ڕنووی بەفر دێت یان بەفرێکی زۆرە باری لەو ناوچەیەدا یان ئەوە تا تێکەڵی ئاوەکە تێکەڵە بێ بە خورت و خاڵی ئەو ناوچەیە یەکسەر ئەو ئاوەکە لەو شوێنە کە ئاوێکی سازگارە ئاوێکی خاوێن و زۆر تەندروستە یەکسەر ئاوەکە دێتە ناو ماڵان و دێتە ناو تانکی ماڵان بەبێ هیچ پاڵاوگەیەک. ینی چەند ساڵێک پێش ئێستا ئێمە لە قەزای چۆمان لەگەڵ مامۆستایانی ئاینی چالاکوانان ڕۆژنامەنووسان کەسایەتەکانی ئەو ناوچەیە چەندین کەمپینمان کرد تا ئێستا 4 کەمپینمان کردو بۆ ئەوەی حکوومەت چارەسەری ئەو کێشەیەمان بۆ بکات بەڵام تاکو ئێستا چارەسەریان نەکردەوە چەند جارێک بابەتە دێمە سەر ئەوەی هەوڵەکان چی بوون بۆ چارەسەرکردنی کێشەکە بەڵام تشکی خستە سەر بابەتێک ئەو پرۆژەی ئاوی کە دروست کراوە ڕاستەوخۆ ئەو ئاوی سازگاری کە دێتە نێو پرۆژەکە و دابش دەکرێتەوە بەسەر ماڵاندا چۆن پرۆژێک دروست دەکرێت بەبێ ئەوەی ئەو ئاوی کە دێتە نێو پرۆژەکە و دواتر کە دابش دەکرێت بەسەر ماڵاندا نەپاڵێورێ بە فلتەراتێ پەڕ نەبێت یعنی فلتەریتیانە پرۆژەکە خاتون جیانزانی چۆنە لە باڵەکایەتی چەندین سەرچاوی ئاوی سازگار هەیە سەرچاوەکانیان بەشی زۆری لە کانیاوەکانن و خۆشتان نەزانن کانیاوەکان لە هەموو شوێنەکان تایبەتی ناوچەی باڵەکاتەوەی کە ناوچەی بینی بێ بەڵام دیسانیش حکوومەت پێویستە لە هەر کاتێک پرۆژەیەکی خزمەتگوزاری بەتایبەت پرۆژەی ئاو کە جێبەجەیەکە فلتەر دابنێ ینی ڕەنگە ئاو سازگار بێ ئاو لە ڕووی فیزیکیەوە زۆر خاوێن و جوان بێ بەڵام لە ڕووە کیمیایەکەی ڕەنگە بەردروست بکات چونکە ئاوی ئەو ناوچەیە تەبیعەتەکەی وایە کە ئێستاش لە باڵەکایەتی بە پێی راپۆرتە پزیشکەکان ئەم ئاوەی کە دێتە قەزای چۆمان بەردروستەکە لە ناو گورچیلەی ئینساندا یعنی بەشی زۆری خەڵکی ئەو ناوچەیە هەموو ماڵەکان ئەگەر هەموو عائلەکەیان بەکاملی بەردی گورچیلیان نەبێ لانی کەم دووسێیان هەیەە ئەمەش بۆتە گرفتەی زۆر گەورە ئەوە بە پێی ئەمە شتێکی زۆر گومانەوی و نایاسایی بوو لەلایەن تەندروستی چۆمانەوە لە تەندروستی ئەوەیە ئاوی ئەو ناوچیان پاڵاوتووە لە تاقیگەیان کردووە بەپێی ئەو تاقیگەیە دەرنەچووە ینی بەردروستەکە ئەمە یان ئەوەتە هۆکارە کە لە خراپی پرۆژەکەیە کە حکوومەت نەیتوانیوە پرۆژێکی تەندروست و استراتیژی گرنگ جێبەجێ بکە یان ئەوەتەیە خۆی ئەم ئاوە بەردروستەکە ینی بەگشتی حکوومەت بە شێوەیەکی هەڕەمەچی بۆڕی هەڵبەستووە تاکۆوێ کە درێژەکەی لە چۆمانەوە تاکۆوێندرێ 12 کیلۆمەترە لە بەرزی 2300 مترە ئەم شوێنە یعنی حکوومەت هیچ تەوێکی نەکردووە تەنها بۆڕی داناوە بۆ ئەوەی کە مزەخەیە کە بۆی بتوانێت ئاوەکە بگەێنێتە وەکو شارەکانت کە ئەوەی نییە چونکە بەرزیەکی زۆری هەیە تاکۆ ئاوە دەگاتن ناو ماڵان یەکسەر هەرچێکی هەیە بە ڕێژەیەکی زۆر سەریع و خێرا دێتە ناو ئەوەکەی چکە ئەمە سروشتیە ناوچەکە بەرزە لەوێ هاتووە هەڵیان بەستە بۆ ناو ماڵان ئەم ئاوە
بەم شێوەیە بەردەوام دەگات بە ماڵان یان چارەسەر کراوە لە ماوەی چەند ڕۆژە؟ ئەمە لە چەند ساڵی ڕابردوو پرۆژەکە تا ئاستێک توانرا چاکسازێک تێدا بکرێت کێشەکان چارەسەر بکرێت بەڵام بەگشتیش ئێستاش لە زستانی ڕابردوشدا برادرانیش راپۆرتیان لەسەر کرد ئێستاش دیسان ئاوی چۆمان شێلو بۆ تۆ لێل بۆتەوە یعنی کە ئینسان کە شێرەکانی کاتەوە بلعەکانی کاتەوە ئاوێک چاوەڕێکە ئاوێکی سازگار و خاوێن بێتە ماڵەکانی چکە ئێمە لە باڵەکایەتی ئاوی سازگارمان هەیە ئێمە پێویست ناکە لە شاخەکان لە کانیاوەکان لە کوێستانەکان لە ناو چۆمان دەوروبەری چۆمان ئاوی سازگار ببێنین بەڵام کە بەلوعەکانمان ئەەکەینەوە قوڕاو دێتە ناو ماڵەکانمان ئاوی یعنی وەکو ئەوەیە کە ئاوێکی قاوەیی لە شێوەی قاوە دێتە ناو ماڵەکانمان یعنی ئێمە گومانمان هەیە لەوە یعنی خەڵکی ئەو ناوچێش ئالتەرناتیڤی شتی دیکە بەدیلی ئەوەی نییە کە بتوانرێت پشتی پێبەستی ئەوەیە کە هەموو هیوایەکانی خستۆتە دەستی حکومەتیش کە پێشتر ئاوێکی سازگاریان هەبوو ئێستا بە شێوەیەکی منەزەم بە حسابی خۆی حکومەت پرۆژەیەکی بۆ تەرخانکردن ئەو پرۆژەیە ئێستا لە جیاتی ئاوێکی سازگار زۆر جاروەیە بەرد و خیز و هەتا زۆر جاروێ ئەو شوێنەی کە باسەکەم لە پرژێ ببوورە ئەمێ ئەو شوێنە باز بکەم زۆر جاروەیە دایبی مناڵان دێت یعنی شوێنێکی گەشتیاریە حکومەت تاکو ئێستا ئەو شوێنەی نەپاراستووە تاکو ئێستا وای لێ نەکردووە گەشتیار لەو ناوچەیە دوور بخاتەوە سنوورێکی بۆ دابنێت ئەوەی وانە کردووە کە بتوانێت خەڵکی ئەو ناوچەیە لە مەترسی پیسبوونێکی ئەو بپارێزێت بەدەر لەوەی کە ئاوەکە تێکەڵ بە خۆڵ دەبێت و بە پیسی دەگا بە ماڵان لەگەڵ ئەوەشدا سەرچاوەکەی بە شێوازی دیکە لە ڕێگەی مرۆڤ و پیس دەکرێت لە ڕێگەی هاوڵاتیانی قەزاکەوە ئێستا تۆ وەرە ئەچینە شوێنەکە من چەندین جار چوومەتە ئەو شوێنە لەگەڵ مامۆستایانی لەگەڵ چاڵاکوانان لەگەڵ خەڵکی ئەو ناوچەیە حکومەتمان بردوتە شوێنە حکومەت بە خۆی لەوێن دەرێ بۆ چوین سەردانمان کرد بە گوتمان کاکە هەر هیچ نەبێت سەری منهۆڵەکانی ئەم ئاوانە بگرن یعنی گەشتیارێک کە دێت بۆ ئەوی دەستنوێژ هەڵبگرێت بۆ ئەوی کاتێکی خۆش بۆ خۆی بەسەر ببا دەست دەخاتە ناو ئاوەکە دەست خاتە ناو حوزی ئاوەکان ینی دانا چونکە بە بەردەوامی ئاوێکی زۆر پیس و لێڵ دێتە ناو ماڵەکان بە تایبەتی لە وەرزەکانی بەهار و زستان ینی من گومانم لە توانا و ماندووبوونی بەرپرسانی ئیداری بە تایبەتی ئاو نییە لەو ناوچەیە بەڵام حکومەت بۆ خۆی نەیتوانێت لە ئاستی سەردا حکومەت نەیتوانێت خزمەتگوزاریەکی باشی ئاو بۆ ناوچەیە دابین بکات زۆر دەمێ بزانم ئەم ئاوا کە بەم شێوازە لەگەڵ خۆڵ تێکەڵ بە ئاوی ماڵان دەبێت لە هەموو قزای چۆمانەوە یان تەنها چەند گەڕۆک و ناوچەیەکە وەڵا بە تایبەتی لە وەرزەکانی زستان و بەهار هەر تانکیەک ئەەکەیتەوە ئەگەر تانکیەکە 200 لیتر ئاو هەڵگرێ ڕەنگە 50 لیتر کەمتر لە 50 لیتر قوڕاوی تێدا بێت یعنی بە تایبەتی شێرەکانش لە بەشی خوارەوەی بە خۆتان نەزانن لە هەموو سەرانسەری چۆمان ئەمە هەیە هەر ماڵێک کە پرۆژەی ئاوی پڕژەی پێ بگات ئەم کێشەی هەیە یعنی هەر ماڵێک چکە بەشی زۆری چۆمان کە ڕوبەرێکی زۆر گەورەی هەیە دانیشتوانێکی زۆری هەیە ماڵێکی زۆری لەیە کە پشت بەم ئاوا ببەستن هەموو چۆمان و نۆگوند قەزای چۆمان و نۆگوندی ئەم سنوورە پشت بەم پرۆژەیە بەستن هەموو ماڵەکان ئەم کێشەیان هەیە هەموو ماڵەکان لە بەردەم ئەم کێشە پەیامەکەت گەشت کە ئەو ماڵانی سەرچاوی ئاوەکەیان لەم پرۆژەی ئاوەیە کە پێی دووتێ پرژە و کوجەنابە باسی لێوە کرد هەمویان لەم جۆرە ئاوە بەدەستیان دەکاتە نێو ماڵەکانیان دو پرسیارم لەسەرەوەی هەوڵەکان چی بوون بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە و ئەم کێشەی کە هەیە کان ئەوەیە ئێمە لەلایانی خۆمانەوە چاڵاکوانان خەڵکی ئەو ناوچەیە کە سایەتەکان ڕۆژنامەنووسان مامۆستایانی ئاینی بەبەردەوامی داوامان کردووە پار کەمپینمان کردووە بۆی بتوانن حکومەت بەدەم ئەم کێشەیە بێ سەردانی پەرلەمانمان کردو سەردانی پارێزگای هەولێرمان کردووە بۆی بتوانین لەگەڵ بەپرسانی ئیداری حکومی و بەتایبەتی چوینە سەردانی بارەگە عیزبەکانیشمان کردووە بۆی توان لە ڕێی خۆیان هەوڵی خۆیان بدەن دەسەڵاتدارانی ئەو ناوچەیە وەکو باسەکەم بتوانن ئەم پرۆژەیە چارەسەر بکەن بەڵام تاکو ئێستا هەوڵێکی جددی بنبڕ نەبووە بۆی بتوانرێت ئەم کێشەیە چارەسەر بکرێت چونکە زۆر جاروەیە ئەم ئاوە بە تایبەتی ئەشکێت بۆ ماوەی مانگێک چونکە ئەو ناوچەیەکی دوورە بەفرێکی زۆرەگرێت ئەم بەفرێکە بۆ ماوەی مانگێک ڕێگادا ئاخات ئەم پرۆژەیەشکێت حکومەت تاو ناوچەی باڵەکاتی 8 ڕۆژ بێ ئاوە بێ زۆر جاروەها بۆ ئێمە ڤیددیۆمان هەیە ڕسممان هەیە
چوینە بە دوای شوێنەکاندا حکومت لە شوێنێکی زۆر 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 نزیکتر سەرچاوی ئەم ناوچێت ئاوی زۆر زۆری هەیە بە تایبەتی ئاوی خاوێن ناخاوێن زۆر زۆری هەیە و لە شوێنێک هەڵی بەستووە وەکەوەی کە ئینسان بۆ داشتنی زەوی کشتتوکالەکانی بەم شێوێ ئاو ببات نەک بۆ ئەوەی کە بتوانێت بۆ هاوڵاتیان بۆ ئینسان ئەم شێوە ئاوە بات ینی چۆن ئەم شوێن ئەم بڵێ بڵێ کاک زۆزک دوا پرسیارم لێ کردی بەڵام ئەم پرسیارم با لەیاد نەچێ وەکو دوا پرسیار با ئەمەیان بێت گەر بکرێت بە کورتی زۆر سپاس دەکەم ئەوێ بزانم بەدەر لەوەی کە ئەم ئاوە بەم شێوەیە دەگاتە بەشێک لە گەڕک و ماڵەکانی قەزای چۆمان کەمی کێشەی ئاو هەیە لە قەزای چۆماندا هاوڵاتیان کێشەی کەمبوونەوەی ئاویان هەیە نەتوانن ئاوی خاوێنیان دەستکەوێ خۆشبەختانە یعنی بەداخەوە لە شوێنەکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراق زۆر جار کێشەی کەمی ئاو دروستە بێ یان ئەبێ بە تانکی بۆیان بن بەڵام خۆشبەختانە باڵەکەتی ئەوەندە سەرچاوی ئاوی هەیە ئاوەکانی ئەڕژێتە ناو ڕووباری گەورەی چۆمان هەموو ئەو ئاوانە ئەڕۆنە زەی قەندیل کە بۆ هەولێر و بۆ ناوچەیە چێتەوە یعنی ئاوی چۆمان ئەوەندە زۆرە بۆ شوێنەکانی کاچێ بەڵام کێشەی باڵەکایەتی لە کەمی ئاو نیە کێشەی باڵەکایەتی لە نەبوونی پرۆژەی استراتیژی و پلانی تۆکمەی حکوومەتە بۆ دابینکردنی ئاو یعنی ئەمە کێشەکەیە کێشەکەی ئاو نییە ئێمە پێشتر ساڵانی ڕابردوو کە پێش ئەوەی حکوومەت پێش 2006 حکوومەت ئەم پرۆژەیەمان بۆ بکە هەموو ماڵێک چەند ماڵێک بەیەکەوە یان هەموو ماڵێکیان هەم ماڵ بەیەکەوە پرۆژەی ئاوی خۆیان هەبوو چۆن بۆ خۆیان کانیەک لە سەر چاوەیەکی نزیک ماڵی خۆیان هەڵیان بەستە بوو ئاوێکی خاوێن و سازگار داهاتە ناو ماڵەکانمان بەڵام لەوەتەی کە ئەم پرۆژەیە جێبەجێکراوە حکوومەت ئیشەکەی کردووە ئەم کێشەیە دروست بووە خەڵک زیاتر تووشی نەخۆشی گورچی لە بووە خەڵک تۆشی بەرد هەبووە لە ناو تەندروستی یان کێشەی تەندروستی بۆ دروست بووە بە دوور نازانین لە ماوەکان داهاتوودا زۆر باشە گەورەتری تەندروستی بۆ دروست بێ لەبەرەوەی جگە لە بەرد جگە لە کلس شتی دیکەش لەگەڵ ماوەی کەشیاوی گوتینە لەسەر منبەرەکانی تەلەڤیزیۆن بەڵێ کاک زۆسک دیارە ئەم بابەتە ڕەنگە پرسیاری زیاتر هەڵبکرێت و من پێم خۆش بوو کە لایانی پەیوەندیداریش بەڕێوەبەری دائیرەی ئاو لە قەزای چۆمان میوان بێت بەڵام بە هۆکارێک کە پەیوەندیم پێوە کرد نەیتوانی ئامادە بێت لە بەرنامەکەی وادارین پامەکانی ئێوە گشت بێتە لایەنە پەیوەندیدارەکان و پێم وابێ لێسادا لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکەشدان زۆر سپاس دەکەم کا لەم تەوری بەرنامەکەم میوان بووی سپاس بۆ بەڕێز زۆزک باڵا کە بەڕێزیان چالاگوان و ژینگە پارێز بن و ڕاستەوخۆ لە چۆمانەوە میوانی من بوون مادوو نەبن